وەرزی کۆکردنەوەی چەوەندەرە لە سنووری شاری پیرانشار. چەوەندەرکارانی سنووری پیرانشار پێش ئەوەی بەفری پاییز دەست پێ بکات بەرهەمی چەوەندەر لە زەویەکانیان دێنە دەرەوە. بەشێک لە جوتیارانی سنووری پیرانشار باز لەوە دەکەن کارگای بەرهەمهێنانی شەکر و قەندی پیرانشار وەک پێویست هاوکاری جوتیاران ناکات. بۆیە بەشێک لە جوتیارانی سنوورەکە بەرهەمەکەیان ڕەوانەی پارێزگاکانی دیکەی ئێران دەکەن. بێزای هەر هێکتارێک دووشی سەکودیسپی لە نەزەرگرتووە کە لەبەرەوەی کە چەوەندەر شتێکە کە کودی پێویستە واقعەنەوە زۆر کەمە ئەمە بۆ خۆن بە سوڕەتی ئازاد دەکڕین. کارخانە قەندی پیرانشاریش دەوەیدا 1-2 ساڵە هاوکاری کردوینە بۆ کودی بڕێکن بۆ تەمین دەکات ئەوی دیکە کولەن بە سوڕەتی ئازاد دەکڕین. هۆکاری هەم کاری نەکردنی کارخانە قەندە واقعەن کارخانە قەند وەکو پێویست چون چەوەندەری پیرانشاری دەنێو خۆیدایە هەمکاری ناکە. ئێستا مەسەڵەن کارخانە قەندێکی وەکو مەشهەدێ دێت لێرە ڕای یەک ماشین چەوەندەر کە دەچیت بۆ مەشهەدێ تۆنی 600-700 هزار تمەن کرێی دەداتەوە مەشهەد بۆ خۆی. مەسەڵەن کارخانە قەندی ڕەزا تۆنی 100 هزار تمەنی کرێی دەدا بۆ منتیقەی سەردەشکە چەوەندەری بۆ دەچێت تۆنی 170 هزار تمەن کرێی دەداتەوە. وەلی کارخانە قەندی ئێرە تەشویقێکی زۆر کەم مەسەڵەن ئەو ساڵی ڕابردوو 20 هزار 40 هزاری دەنەزەرگرتووە کە بەداخەوە جواببوونیە زۆرتری وەرزێڕەکان و کشاوەرزی چەوەندەرکار گلەیان لەوەی هەیە گەنم و چەوەندەر دووشتن کە پێویستن بۆ هەموو دەوڵەتێکی. زۆربەی چەوەندەری ما دەبیتە شەکر و مەڵاس و ئەلکۆڵ. هەزینەکەی بێداد زۆرە ئەما مەسەلەن ئەلعانەکانە نرخی دەوڵەتەکەی کەمە چەوەندەر دەگەڵ نرخی ئەوڕۆکانە دەگەڵ تەوەڕێمی ئەوڕۆ یەکتر ناگریتەوە. مشکلیش دەوەیدا هەیە یانی بەڕاستی بۆ مە مشکل سازە بە قیمەتەکی کەم لێن وەردەگرن و تەوەڕۆمیش لەسەرەیە. بەپێی ئەو زانیارانەی دەست و سادنوویست کەوتووە 14,000 دۆنم زەوی لە سنوورەکە بە چەوەندەر داسێنراوە. پێشبینی دەکرێت ئەمساڵ بەرهەمی چەوەندەر لە سنووری پیرانشار بگاتە 450,000 تۆن کە بەراورد بە ساڵی ڕابردوو بەرهەمی چەوەندەر لە سنووری پیرانشار 15% زیادی کردووە. مەزەندە دەکرێت جوتیارانی پیرانشار لە هەر 4 دۆنم زەوی کشت و کاڵی نیزیەکەی 50 تا 70 تۆن چەوەندەر بەرهەمیان هەبێت.